پیسبوونی ئاو یان گۆڕینی سیفەتی فیزیایی و کیمیایی و بایۆلۆجیەکانی ئاو ڕوودەدات بەهۆی ڕژانی ڕاستەوخۆ یان لێکچوون لە ئاوی ئاوەڕۆ و شلەمەنیەکان و گازەکان و تەنەڕەقەکان. پاشماوەی زبڵ و خاشاک یان مێر و کوش تێکەڵ بە ئاوی خواردنەوە دەبن لە ڕێگەی ئاوی ژێرزەوی و ڕووبار و دەریاچەکانەوە. پیسبوونی ئاو بە شێوەیەکی گشتی هەر گۆڕانێک لە سیفاتەکانی ئاو کە بێتە هۆی گۆڕان لە بۆن، لە تام، لە ڕەنگە و هەروەها هەر گۆڕانێک بێتە هۆی ئەوەی کە کوالیتی ئاو بەپێی ئەو ستانداردانی کە هەیە کوالیتی ئاو دابەزێنێ، ئەمە بە شێوەیەکی گشتی ئەوترێت پیسبوونی ئاو. پیسبوونەکانیش لەوانەیە پیسبوونی کیمیایی بێت و فیزیایی بێت و پیسبوونی بایۆلۆجی بێ کە هەر یەکەکان کارەکاتە سەر سیفاتێک بە تایبەتی. ئاوی ئاوەڕۆ بەو ئاوانە ئەوترێت بە شێوەیەکی گشتی کە کوالیتیان دابەزیوە، یاواتە لە ڕووی کوالیتی و گۆڕانکاریان بەسەرا هاتووە. ئەوانیش بە شێوەیەکی گشتی چەند جۆرێکن ئاوی ئاوەڕۆ. ئاوی ئاوەڕۆی ماڵانمان هەیە کە لە بەکارهێنانی سینک و تەوالێت و حەمام و ئەمانەیە بەکارێت و هەروە ئاوی زۆرێکی ترمانەیە ئاوی کارگەکانە، ئەو پاشڕۆی کارگەی معامیلەکان کە هەمانە ئەویش هەر ئاوی پاشماوەی ئاوەڕۆیە و جۆرێکی تریشمانەیە ئاوی باراناوە کە ئەویش بە شێوەیەکی گشتی ئەمانە بەیەکەوە کە لە مەزرایەکە کە ئەڕۆن ئەمانە هەمووی ئاوی ئاوەڕۆیان پێوترێت کە تیایدا کوالیتی ئاوەکە بە تاواتی دابەزیوە، بۆ خواردنەوە ناشێت، ڕەنجی گۆڕاوە، بۆنی گۆڕاوە و هەندێک کات ڕەنگەکەی بەڕەساسیە و هەندێک کات کە زۆر بمێنێتەوە ڕەنگەی بەرەو ڕەشە ڕات و گۆڕانکاری زیاتری بەسەرایەت. ئەمە بە شێوەیەکی گشتی ئاوی ئاوەڕۆیە. ئاو ئاوەڕۆی زێرابی شاری سلێمانی بەبێ ئەوەی فیلتەر بکرێت دێتەوە سەر ئەم ڕووبارە. ئەم ڕووباری کە ئێستا کاتی خۆی ڕووبارێکی ساڵانە لە چوار وەرزەکە دەبینرا، بەڵام بەداخەوە ئێستا لەبەر وشکە ساڵی و لەبەر گۆڕینی کەشوهەوا زۆر کەمتر دەردەکەوێت. ئاوی زێرابەکانمان، ئاوی کۆمپانیاکان، خەستەخانەکانمان هەرچی پاشەڕۆی پیشەسازی و پاشەڕۆی بیناسازی کۆمپانیاکان هەیە لەم ئاوەدا فرێ دەدرێت. بەداخەوە زۆر پشتخوێگراوە کە ئاوڕۆی شاری سلێمانی بە هیچ شێوەیەک نابێت بێتەوە سەر ئەم ڕووبارە لەبەرەوەی ئەم ڕووبارە کۆنێکتە بەستراوە بە بەشی خوارەوە کە بۆ خواردنەوە ئەم ئاوە بەکاردەهێنرێت. خەڵکانی شاڵی سلێمانی کە خۆیان دەشۆن ئەو ماوەدەشیمانی کە بەکاردەهێنرێت لە ماڵەوە هەمووی لێرە کۆتایی پێدێت لەم ئاوا خۆی دەبینێتەوە. زائیدەن ئەو بڵین پاشەڕۆیانەی کە ئێمە بە هەموو جارەکە دێنە ئەم ناوچەیە شتی تازەتر بەدی دەکەین. بۆ نمونە ئەو ڕۆنا و ئەو کۆمپانیانی کە ڕۆن بەرهەم دێنن، ئەو کۆمپانیانەی کە پاشماوەکانیان دەبێت بە شێوەیەکی زۆر زانستیانە بنێژرێت، بەڵام بۆ ئەوان هەرزانتر دەکەوێت ئەیهێنن لێرە فڕێ دەدەن. بەداخەوە ئەم ڕووبارەی کە تۆ ئیبینیت کە شوناسی شاری سلێمانی بووە، کاتی خۆی ئێستا وەکو گۆڕستانێکی زبڵدان بەکاردەهێنرێت. هەموو ئەو ماوەدانەی کە لێرە فڕێ دەدرێت کە ڕۆ دەکرێتەوە سەر ئەم ڕووبارە کاریگەری ڕاستەخۆی هەیە. ئاوی زێرابەکانمان دەبێتە هۆی دروستکردنی یوتریفیکیشن کە قەوزەیەکی زۆر دروست دەبێت لە بەشی خوارەوە لەم ئاوەیە کە پەنگ دەخواتەوانێت لە وەرزی هاویندا دەبێتە هۆی دروستکردنی پیسایی لە ئاوەکەدا. بۆیە لە بەشی خوارەوە هەموو ساڵە کارەساتی ماسی مردنمان هەیە. ئاوەکە نەوعێتی ئاوەکە و چەنایەتی و جۆراتی ئاوەکە وای لێدێت بە کەڵکی نەکشت و کاڵدێت، ماسیتیان نابینرێت. جا بۆیە کاریگەریشی ڕاستەوخۆی هەیە. کارەساتەکەشی هەمووی خوڵقێنراوە بە لەلایەن ئێمەش. لە سەرەتادا من بڵین تۆژینەوەکمان کرد لەسەر ئەم بۆکسی زێرامانەی کە لە دیوی بەشی چەپی ڕووبارەکە و ڕاستی ڕووبارەکە دروست بکرێت هەتاکو منتقەی فەرەجاوە لای سەیتەرەکەی عەربەت. بەڵام بەداخەوە تەواو نەکرا.
ئەم بۆکسانە ئەگە تەواو بکرایە زیاتر لە 11 بۆکسی زێرابی ئاوەڕۆی شاری سلێمانیمان هەیە هەمووی ڕەپت دەکرا کۆنێک دەکرا بەم بۆکسانەوە کە ئەم ڕووبارەی دەپاراست لەوەی کە ئەو ئاوی زێرابانە بەڕاستەخۆ نەچێتەوە سەر ئەماوە بەڵام بەداخەوە لە ناوچەی دەواازە لە پشتی بیناکانی دەواازەکە لێرە بەرەو خوارەوە کیلومترێک بەرەو خوارەوە ئەم بۆکسانە بە کراوەیی دەبینرێت ئاوی زێرابی شاری سلێمانی بەبێ ئەوەی فلتەر بکرێت ڕاستەخۆ دێتەوە سەر ئەم ڕووبارە. پیسبوونی ئاو بە ئاوەڕۆی ماڵان ئەم جۆرە پیسبوونە لەو ناوچانەدا زۆرە کە دانیشتوانی چڕە و لە نزیک دەریاچەکانەوەن. ترسناکی ئەم پاشەڕۆیانە لەوەدایە کە پێش پاکردنەوەیان ئەڕژێنە ئاوی دەریاچەکانەوە بە تایبەتی ئاو پاشەڕۆی ماڵان کە پیس دەبێت بە مادەی ئەندامی و نائەندامی کیمیایی جۆراوجۆر بە تایبەتی فۆسفات و نیتریت کە لە زۆر پاکشکەرەوەکان و مادەی ئەندامیەکاندا هەیە. ئەو ئاوڕێی سلێمانی کە باسمان کرد ئاماژەم پێدا لە بەشی سەرەوە هەمووی دەچێتەوە سەر ئەم ڕووبارە کە ڕووباری سەرچنارە ئێستا شوێنی کە ئێمە لین ئەمە نزیکە لە گوندی حەواڵ ئاوبارە کە بەرەو خوارەوە پێوترێت تانجەرۆ. ئەم ئاوەی کە لە دەستی ڕاستی منایی بینیت ناوم ناوە مردن. ئەم ئاوەی کە لە دەستی چەپی منایی بینیت مانیش کە سەیری بکە وەکو ئاوی بەفرا و پاک کە پێوترێ ژیان. یعنی کەواتە من لە بینی ژیان و مردندا وەستاوم چیرۆکی ئەوت بە باسەکەم لە حوشەی پشتەوە چی ڕوودەدا. حوشەی پێشۆمان پاکە، ژیان پاکە، هەموو شتێک ئاگادارین لەبەردەستمانە. بەڵام حوشەی پشتەوەش هەنێک کات زۆر گرنگە ئاوڕی بۆ بینەوە چی ئەگوزارێت. بەڕاستی ئەمەی کە لە ئێستاە ئەگوزارێت دەرحەق بە سروشتی سلێمانی و ئەو ئاوەی کە شوناسی سلێمانی بووە کارەساتە، کارەساتێکی زۆر گەورەوەیە و کارەساتی زیاتریش دەخۆخێنێ. بۆ ئەم ڕووباری کە ئیبینی لە دەستی چەپی منە کە ئێستا بۆ بە ڕووبارێکی وەرزی کە ڕووباریش نەماوە ڕەبتی هەیە بە ئاوی خواردنەوە کە چێتەوە سەر سیروان لەوێشەوە بۆ دەربەنی خان خەڵک بەکارهێنێت لە بەشی خوارەوە جوتیارەکانمان بەکارهێنن. ئەجا بەڕاستی ئاوڕۆی شاری سلێمانی ئەو ئاوڕۆی کارگەکان لێرەدا هەمووی دەچنەوە سەر ئاوی تانجەرۆ لەوێش بەرەو خوارەوە بەرەو شارە زور و منتقەی دەربەنی خان. ئەجا بۆیە بەڕاستی ئەو کارە ساتانێک کە لە بەشی خوارەوەی ئەم ئاوە دەگوزارێت هۆکارەکەی بەشی سەرەوەی. ئەو ئاوڕۆی سلێمانی بە کارگەکانیەوە ئەم ڕووبارە بەکارهێنراوە وەکو گۆڕستانێکی زبڵدان ئەوەی کە ئیشمان پێینەما ڕۆی دەکەین ئەم ڕووبارەوانێ. بۆیە شاری سلێمانی لە ئێستادا ئەبێت کردداری ڕاستەقینە بنوێنن ئەوەی کە 30 ساڵ پێش ئێستا ئەبواە بکرایە تا ئێستا نەکراوە. ئەمەی کە ئێستا دەگوزارێت سروشتی کوردستان و ئەوەیشی کە هەمان بۆ لە دەستی دەدەین. جا بۆیە بەڕاستی ئێمە بە دەستی خۆمان گۆڕستانی خۆمان هەڵدەکەین. دەنا کە ئاو نەما ژیان نامێنێت. بۆیە لێرەدا هاوار دەکەین ئاو ئاوڕێ شاری سلێمانی گەورە بە دوو جار گەورەتر بۆتەوە. بۆیە لە ئێستا ئەبێ چارەسەر بکرێت، ئەگە چارەسەر نەکرێت ئەوەشی کە هەمانە دەدەسێت. ئەمە پردی تانجەرۆیە ئەمەی کە لە پشتمەوە ئەیبینن ئەمە پاشماوەی بیناسازیە. ئەو پاشەڕوانێک کە باسمان کرد ئەمە بەشێکی پچکۆلەیەتی ئەمە لاشی بڵێ حیواناتە لێرە فرێدراوەکو ئیبینن. ئەمەی کە لە پشتمەوەیە وەکو ماستێکی خەست دیارە ئەمە پاشماوەی بینەسازیە بۆ ئەوان کەمتر و ئاسانترە. بەڵام ئەمە ئەو پەڕی بێویژدانیە بەڕاستی چکە ئەمە ڕێک ڕووکراوەتە ناو ڕووبارەکەوانێ بەداخەوە وەکوی بینی لە دەستی چەپمە چەنەها ئەوە تایەک ئەوە دوو تایە ئەوە سێ تا ئەوە چوار تایە بەس لێرەوە ئەیبینم. یعنی ئەوەی کە ئیشان پێینەماوە فریان داوەتە ئێرەوانێ بەڕاستی ئەوەی کە لێرە دەگوزارێت کارەساتە جەریمەیە ئەمە تاوانە دەرحەق بەسەر چاو ئاوەکانمان دەکرێت. وەکو ئەمە ئیبینیت ئەم پاشماوەی کە لێرە فرەدراوە ئەمانە ئەکرێت شوێنی تایبەتی خۆی هەیە ئەتوانی لە پسی لەوێ فڕێ بێ هەر ئەو بەرزبڵەکەی تانجەرۆ بەرە لێرە فران ناوە بەداخەوانێ ئەوە لاشی حیواناتە من ئەسڵەن بۆیە ئەمەم کردووە یعنی بۆنیشی لێت تەسەوری ناکەی ئەمانە هەمووی لە ناو ڕووبارەکەیان
یعنی 2 هەفتەی ترکە باران دەست پێ دەکات ئەمانە هەمووی لەناو ڕووبارەکەیان ئێستا حاڵی حاضر لە قەراغی ڕووبارەکەیە ئەم شتانە بەڕاستی بێ لە شوێنی تایبەتی خۆیان فرێ بدرێن و بنێژرێن بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵانە. ئاوی ئاوەڕۆکان جۆرەها میکرۆب و بەکتریا و ڤایرۆس و مادەی قورسی تێدایە کە ئاوی دەریاچە و چەم و ڕووبارەکان پیس دەکات. لە بەکارهێنانی ئەم ئاوانە لە ڕێگەی خواردنەوە و خواردنی ماسی و زیندەوەرە ئاویەکانی ئەم ئاوانە مرۆڤ تووشی چەند نەخۆشیەک دەکات، لەوانە نەخۆشیەکانی پێست، سکچوون، گرانەتا و چەندین نەخۆشی تر. چارەسەرکردنی ئاوی ئاوەڕۆ یاخۆت ئاوی پاشەڕۆی پێوترێت بدایەترین شت جارە ببزانی ئەو ئاوانە لەکوێوە سەرچاواگرن لە ناو شارەکانەوە لە چ فەرعێکەوە دێن. کۆکردنەوەی ئەم ئاوانە جارە بدایەترین چارەسەرانی سەرەتاییترین چارەسەرە بۆی تۆ بزانی هەنگاوەکانت چیە بێ لە دواترە ئاوی ناو شارەکان ئاوی تەنها کارگەی ئاوی نەخۆشخانەی ئاوی خوێندنگاکانە ئاوی ماڵانە جاکردنەوەی ئەمان و کۆکردنەوەیان لە شوێنەکە ئەوە سەرەتاییترین چارەسەرەکە ئەتوانین ئەنجامی بدەین. ئەوە بەنسبەت شارەکانی لە هەرێمی کوردستاندا ئێمە ئاوی ئاوەڕۆکان کۆ نەکراوەتەوە لە زێرابێکی سنووقیا و برژێتە یەک شوێنەوە بتوانێت لەو شوێنەیە مەعالەجە بکرێت. بۆیە لە نزیکترین ڕووبار و چەم و ئەو شوێنانەی کە هەمانە ئەبینین بەدەیان زێرابی سنووقی ئەڕژێتە سەر ئەو چەم و ڕووبارانێک. بەنسبەت ئاوی ئاوەڕۆی ناو شارەکان و چارەسەرکردنیان ئێمە بێ لە ناو شارەکانە بزانین پاشەڕەکانمان یا ئاوەڕۆکانمان ئایا پزیشکی و کیمیاییە یاخۆت ئاوی ماڵانە، چونکە پرۆسەی جیاکردنەوەی ئەم یاخۆ چارەسەرکردنی ئەم ئاوانە جیاوازە، چونکە ماوەدە کیمیاییەکان و ماوەدە قورسەکان بە دڵنیاییەوە پرۆسێکی دوور و درێژترە و پرۆسێکی لە هەموو ڕوویەکەوە تەکنیکی جیاوازەیە و ئاوی ماڵان پرۆسەکە ئاسانترە بە چەند خطوەیەک ئەتوانێت بەکار بهێنێتەوە. خۆی پرۆسەکە ئەگەر ئاوی ماڵان بێت بۆ پاکردنەوەی ئاو ئەگەر ئاوی ماڵان بێت بە چەند ستێپێک بە چەند هەنگاوێکرێت کە هەنگاوی بدایەتی پێوترێت هەنگاوی دووەمی و یاخود ناوەندی و هەنگاوی تێرشەری پێ ئەوترێت. هەنگاوەکانی خاوێنکردنەوەی ئاو: یەکەم، بێژنکردن یان پاڵاوتن بریتیە لە لابردنی مادەڕق و گەورەکانی ناو ئاو پێش ئەوەی بچێتە قۆناغی چارەسەرکردن، بەڵام ئەمەش بە شێوەیەکە ئاستی مادە هەڵواسراوەکان و مادە ژەهرەکان و وردە زیندەوەرەکانی ناو ئاو کەم ناکاتەوە. ئەمە لە حوزێکی تایبەتی ئاکرێت. ئەمان ئاوی ئاوەڕۆی شارەکان زۆرە ئەبێ لە شوێنی تایبەتیا بکرێت و پاشان هەنگاوی دووەمێت. دووەم، چارەسەری سەرەتایی. ئەم چارەسەرە بە شێوەیەکی گشتی پێی دەڵێن قۆناغی نیشتن کە بە پرۆسەیەکی چارەسەری فیزیایی دادەنرێت کاتێک ئاوەکە بە ڕێڕەوی ئاوەڕۆدا بە هێواشی دەڕوات بەمەش مادەڕقەکان لە ئاوەکەدا جیا دەبێتەوە و دەنیشێت لە ناو تەنکی نیشتن یان حەوزی ئاوەڕۆ. لە ئەنجامی نیشتنی مادە هەڵواسراوە گرانەکان و ڕقەکان لە بنکی حەوزی نیشتن دەبێتە هۆی دروستبوونی قوڕ و لیتە لە بنکی حەوزی نیشتن. و لە ئاخر ستێپە یاخود لە ستێپی کۆتاییە ئەوەیە کە فلتەر بەکارێنرێت بۆی مەعالەجەیەکی تر بکرێت کە بتوانێت ئەم ئاوانە دووبارە بەکار بێنرەوە بۆ کوشت و کاڵ یاخود سارکردنەوەی ئەو کارگانەی کە هەمانە. سێم، چارەسەری دووەمی. قۆناغی دووەمی دەبێتە هۆی کەمبوونەوەی مادەڕقە هەڵواسراوەکان، دەبێت بەهۆی تێکشکانی مادە ئەندامەکانی ناو ئاوی ئاوەڕۆ. ئەمەش بە ئەنجام دەگەێنرێت بە زیادکردنی ئۆکسجینی ناو ئاوەکە بەهۆی مەکینەی هەوایی یان بەکارهێنانی فلتەری بایڵجی و چینێک لە بەرد و گڵ و چەو. کە ئۆکسجینی زیاد دەبێتە هۆی چالاکردنی وردە زیندەوەرەکانی ناو ئاو بۆ شکانی مادە ئەندامەکان. چوارەم، چارەسەری سێمی. پێی دەڵێن چارەسەری پێشکەوتوو کە بریتیە لە کردداری لابردنی زیاتری مادە پیسکەرەکان وەکو مادە هەڵواسراوەکان و مادە زیانبەخشەکان کە نایترۆجین و ئەمۆنیا و فسفۆر و کانزا قورسەکان و مادە ژاراویەکان دەگرێتەوە. پێنجەم و قۆناغی کۆتایی، خاوێنکردنەوە بە کلۆر یان بە لێدانی تیشکی ئۆزۆن.
ئەمە بەنسبەت پرۆسی پاکردنەوە ماوادە شیمیایی و پزیشکەکان ماوادە شیمیاییەکان لە بەروی جیاوازن ماوادە پزیشکەکان لە بەروی جیاوازن بۆیە هەرێکیان بە تەریقەیەکی جیاواز دەکرێن بەڵام بدایەترین شت ئەوەیە پۆلێنکردنی ئەم ماوادە شیمیایی و پزیشکی و بەعام بە شێوەیەکی گشتی کە پۆلێنمان کرد ئەو کاتە ئەزانین بەپی ئەو ستانداردانەی کە هەیە ئایا بۆ ماوادە شیمیاییەکان ماوادی شیمیایی دیاریکرا و چ ڕێگایەک بەکارێنن و هەندێکیان لە شوێنی خۆیان ئەتوانێت لەو نەخۆشخانەیە یاخود لەو کارگەی کە هەیە ماوادە شیمیاییەکە بەرهەمێنێت ئەتوانێت لەو شوێنەیە کە پلانتێکی بچووک دانێت مەعالەجەی ئەم ئاوەش بکرێتەوە. ئەمە گوندی چەقڵاوەیە ئەم گوندە ئاوی ژێرزەویان بە هیچ شێوەیەک بە قەڵکی خواردنەوە نەماوە مزگەوتی تانجەرۆ بیریان هەیە بیرەکە تەنانەت ئاوی بیرەکە دەستنوێشیشی پێ ناگیرێ ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی بە بۆنەی ئاوەڕۆی ئەم کارگانەوە کە تەسفێ ناکرێت بە هیچ شێوەیەک ڕۆ دەکرێتەوە سەر ئەم ڕووبارە لە بەشی خوارەوە لەو دۆڵایە دەیبینیت ئاو ئاوڕۆی دیوی بەشی سلێباری کە خەسخانی هیوا و هەموو ئەو نەخۆشخانەی تری لەسرە ئەلێرەدا یەک دەگرنەوە لەگەڵ ئەم ڕووبارەدا ئەجا بۆیە بەڕاستی لە دەستی ڕاستماوەکو دەیبینیت ئەم ناوچەی ناوچەیەکی پیشەسازی بڵێ ناوچەیەکی کوشتوکاڵ بۆ کاتی خۆی ئێستش ئەو جوتیارانەی کە لە 50 ساڵی ڕابردۆ باو باپیران لێرە کوشتوکاڵیان کردووە چەڵتوکیان کردووە ئێستش جاجا دەیانبینم دەرەکەون بەڵام یەن لێرە بە دیار زەرعاتەکانیانەوە دائەنیشن بەس سەیریەکەن. ئەو ئاوەڕۆی کە لە مەعمەلەکان دەرەچێت لەو شەریکاتە گەورانە شەریکاتی جیاواز بە پێی جۆری ئەو کارگەیە ئەگۆڕێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر بین باسی کارگەکان کەین چۆن پاکردنەوەکانیان بۆ ئەنجامەکرێت وا باشترە کارگەکان هەر کارگەیەک کە خۆی مەسفایەکی هەبێت خۆی تریتمنت پلانتێکی هەبێت بۆ پاکردنەوەی ئاوی پاشەڕۆی یان خۆ ئاوی ئاوەڕۆی ئەو کارگەیی کە هەیەە بە نسبەت ئاوی بارانە و ئەگەر باسی ئاوە بکەین کە لە شارەکان لە مەزراکان ناکۆکرێتەوە ئەبێت سیستەمێکی جیاواسە بێت ئەو سیستەمی مەجاریە خۆت ئاوەڕۆی کە هەمانە ئاوی بارانە و جیاب کاتەوە لە ئاوی ماڵان بۆی نەڕژێتە ئەو شوێنانەی کە ئاوی ماڵانی تێڕژێت و هەروها ئەو شوێنانی کە گارگەکانی لێە بۆیە وا باشترە ئەو ڕووباری کە نزیکە لەوێ ئاوی باراناوی تێکرێت ئاوی ئاوەڕۆی ماڵان نەچێتەوە ئەو شوێنە پێش ئەوەی کە مەعالەجە بکرێت. بۆ نمونە شاری سلێمانی ناوچەی تانجەرۆ بەڕاستی بە تەواوەتی ئەتوانم بڵێم مردووە یعنی لە ڕووی کشتتوکاڵەوە مردووە و هەروەها زیندەوەرانی ئەم ناوچەی ئەپارێزی کە لێرە هەمانە هەر لە درێژایی ڕووبارەکە هەتا ئەچێتە خوارەوە لە شاری سلێمانی هەروەها دابینکردنی ژینگەیەکی خاوێنتر لەو ناوچەیە کە واکات ئەم ژینگەی ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی بە پاکی بێڵێتەوە ئێمە پێویستەکان لە شتێک تێبگەین ئێمە لە بەشی سەرەوەی ڕووبارەکانە لە ئەپستریم ئێریاز واتە ئەو بەشانی کە لە سەرەوەن بە درێژایی ڕووبارەکە پیسبوون ڕووەدات بۆیە پاکردنەوەی ئەم پیسبوونانە و ئاسان نییە ئەگەر هەنگاوێکی خێران نەنین ئێستا کەواتە گرنگەکەی دەرناکەوێت بۆیە پاکردنەوەی ئەمانش پابوونەوەی ئەمانە هەتا ئەگەر ئێمە مەعالەجەی ئاوی ئاوەڕۆی شاری سلێمانیشمان کرد دەیان ساڵەوێت هەتاوکو ئەم ناوچەیە پابێتەوە بە درێژایی ڕووبارەکە بە کاملی ئەتوانم بڵێم بوردەوردە ژیانی زیندەی و ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی بەرە و مردنەبات لەم ناوچانەی درێژی ڕووبارەکەدا. ئاوی باراناویش بەداخەوە دێتەوە سەر ئەم ڕووبارە بە هەمان شێوە ئێمە لە پلانی بڵین پلانی کارا بۆ سەرچاو ئاوەکانمان نێشێک لەو خاڵە گرگانەی ئەوەیە کە ئێمە نێڵین ئاوی بارانە و تێکەڵاوی ئاوی زێراب بێتەوە بەڵام بەداخەوە ئەویش کارەساتی شترە لەبەر نەبوونی پلان ئەو ئاوەی کە دەبارێت و دەچێتە ناو بۆکسی زێرابەکان کە جیا کراوەتەوە بەڵام بەداخەوانێت جا نەکراوەتەوە بۆ شێوەی کە نەچێت و سەر ئاوی
بڵین تانجەرە و لێەوە تێکەڵاو کرێ بە ئاو ئاوڕێی شاری سلێمانی. ئاوی تانجەرۆ 30 ساڵ پێش ئێستا ماسی تا گیراوە، ماسی تای ئەو چیرۆکانی کە من کۆم کردوێتەوە بە قەباڵی من ماسی تا گیراوە، بەڵام بەداخەوە ئێستا ئەگەر هەنێک کاتی سەڵی تا ببینی کیسەڵەکانیش نەخۆش کەوتون لەبەری لە بەشی سەرەوە ئێستا بینیمان. ئەجا کاریگەریشی ڕاستە و خۆی هەیە لەسەر سامانی کشت و کاڵ، لەسەر سامانی ماسی، لەسەر حیوان بەخێوکردن. ئەم منتیقی وای لێ هاتووە ژیانی تیانەماوە بەڕاستی. لە هەموو شارێکی تەندروست کۆمەڵگایکی تەندروست چی دروستیەکات؟ ژینگێکی تەندروست و لەبار بەچی؟ ئەو ئاوی زێرابانەی کە هەن لە شارەکانی عێراق و لە کوردستانی خۆمانە بە تایبەتی ئەبێ کۆ بکرێنەوە، بڵین ڕاستەوخۆ بەرەو ئیتیجاهی کارگەیەک ببرێت کە تەسوێ بکرێت لێوە لە سایە هەشتای مادە قورسەکانی دەربکرێت و پاشان ڕۆ بکرێتەوە سەر ڕووبارەکانمان. بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە هیچ بڵین کارگەیەکی وامان نیە و هیچ ئیشێکی واشی بۆ نەکراوە کە بڵین ئاسوەیەکمان باتێ لە داهاتووە. بەنسبەت هەبوونی پاڵاوگە لە کوردستاندا لە هەرێمی کوردستان ئەگەر بێنمونە باسی شاری سلێمانی بکەین بەڕاستی زۆر گرنگی پێ نەدراوە، وەکو پێویست نییە لەسەر ئاستێکی سکێڵێکی گەورە نییە بۆ شارەکان لەبەرەوەی پاڵاوەکان پێویست دەکات لە بیدایەتی دانانی پاڵاوگەکانە ئەم تریتمنت پلانتانە یا وەست وەتەر تریتمنت پلانتانەی بۆ دابنرێت و بۆی معالەجە بکرێت پێش ئەوەی کارەسات بخڵقێ و بکەوێتەوە سەر ئاوی ڕووبارەکان. بەنسبەت ئاوی ئاوەڕۆ بۆ خواردنەوە ئەشێ یا ناشێ کە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. طبعاً بە هیچ جۆرێک ئەو ئاوەی کە ئێستا هەیە و ئاوەڕۆیی کە کشت و کاڵشی پێکرێت ناتەندروستە و هەروەها بۆ خواردنەوەش پەتاتە ناشێت و حتا ئەگەر ئاوی ماڵان یاخود ئاوی شارەکان کە کۆکرێنەوە بڵێن ئەبێت جیا بکرێتەوە ئاوی ڕەساسیەکە و ئاوەی لە سنک و مەخسەلەکانەوە ئەوەش بەکارهێنرێتەوە بۆچی جارشتر بۆ بەکارهێنانی تەوالێت و بۆ هەندێک غەسل و شتنی هەندێک شت بەکارهێنێن وەکو خواردن بەڕاستی ئەو کوالیتی نادات بەدەستەوە کە بۆ خواردن بشێ بۆیە ئەشێ لە باتی ئەوە بۆ شوێنی تر بەکاربێ بۆ نمونە کارگەکان لە باتی ئاوی ژێرزەوی بەکاربێنن بێنن ئەو ئاوەی کە بۆ خواردنەوە ناشێ و لە جارشتر مەعالەجە کراوە بێنن سارکردنەوەی کارگەکانیان بەم ئاوە بکەن بۆ ئەوەی زەرە لە ئاوی ژێرزەویش نەدات کە ئێستا ئەوان ئەو کارە بە ئاوی ژێرزەویەکەن تۆ ئەو کاتە بە مەعالەجەکردنی ئاوی سەرزەوی و ئاوی ماڵان ئەتوانیت ئەو پرۆژانە بۆی بەکاربهێنیت و لەوێ جارشتر مەعالەجە بکرێتەوە. طبعا وڵات دایمەن سیستمێک هەیە سیستماتیکیەکات سیستم وڵات دەبا بڕێوە. سیستم چیە؟ حکوومەت بەرپرسە لە سیستم بەڕاستی ئەو کەسانی کە لە ناو سیستەمەکان حکوومەت دایان با بڕێوە. ئەو پرپرسانەی کە لە ناو سیستەمەکان هەتا ئێستا بەکاری خۆیان هەڵنەساون. ئێمە شارەوانیمان هەیە. بەڕاستی ئێمە حلمان پێ ئێمە باسی بەس کێشە ناکەین حلەکەش ێزانی چی و چینە. ئەم سیستمانە بەڕاستی کە شەفاف نەبوو کارەساتی ئاوا دەخوڵقێنێت. یعنی ئەم پرۆژەیە تەواوکردنی بۆکسی زێرابەکان و دروستکردنی مەسفایەک بۆ ئەم ئاوەڕۆیانە شتێکی قورس نییە تۆ سارغ نانێری بە مەریخ. یعنی ئێمە ڕەکەمەندەیشنمان لەلایە ئەتوانین بیرۆکەکانتان بۆ بخێنە بەردەست حلەکەی چیە و لە کوادایە. ئەجا بۆیە ئەو گەندەڵی و ناشەفافەتی لە سیستەمەکە هەیە باجەکەی کێ دەیدات؟ خەڵکی جوتیار و خەڵکی بڵێن چینی کرێکار ئەو چینەی کە بەڕاستی ناتوانن بە ئاسانی شێگۆڕکێ بەخۆیان بکەن بچن بۆ شوێنیشکە. ئەجا بۆیە بەڕاستی ئەرچی حکومەتە و ئەرچی ئێمەشە وەکو
چالاکەوانی مەدەنی دانیشین لەگەڵ حکومەتە ئێمە ناڵین بەس ئەوان بەس بە ئێمە ناکرێ بەڕاستی یەکێک لەو ئیشانێکە لە ئێستاە شاری ڕۆشنبیرت بوو ئەک بە شارێکی حەقیقی ڕۆشنبیری ئەم بۆکسی زێرابانەیە و گەڕانەوەی جوتیارەکانمانە بۆ ناو ئەو ژیانی کە باو بە پیرانمان بەڕاستی بوو ئێمەیان بەجێشتووە. بەنسبەت لایەنە پەیوەندیدارەکان و ئیدارەدانی ئاو ئێمە زۆر گرینگە ئیدارەدانی ئاوی سەرزەوی بکەین ئیدارەدانی ئاوی ژێرزەوی بکەین و ئیدارەدانی ئاوی ئاوەڕەکانیشمان بکەین چونکە حتا ئێمە ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی بەکارێنین ڕووبارەکان بەکارێنین بیرەکانیش بەکارێنین بۆیە پێویستە کات لە هەمان کاتە ئەم ئاوەی کە جارشتر بەکارهێنرێتەوە مەعالەجە بکرێت ئەم مەعالەجادانش بە ئیدارەدانی ئاوە بێت سەرچاوە ئاوەکانت تووشی کورتهێنان نابن وەکەوەی ئێستای بینین زۆربەی ناوچەکانمان یاخود ناوچە کشتتوکاڵەکان پیشە سازەکان لە ناو شارەکان ئەبینین بیرەکان وشیان کرد ئاوی سەرزەوی هەندێک ڕووبار و دەریاچەکان وشیان کردووە بۆیە ئەمە ئیدارەدانێکی باشتری پێویستە هەم لەلایەن حکومەتەوەکە جیهەتی تەنفیزی بابەتەکەیە هەم ڕێکخراوەکان هەم زانکۆکان بەو ئیشانە هەستن و ڕسێرچ بکەن لەم بابەتانەیە و هەروەها هەر پرۆژەیەک و پرۆپۆزەڵێکەیە دانیشن بە هەماهەنگی هەموو لایەک چونکە ئەم ئیشە ئەم کارە گەورەیە بە بەلایەنێک و بە حکومەت و بە ڕێکخراوێک ناکرێت کارەکە زۆر گەورەیە بەڵام ئەوەی هەیە کە پۆینتێکی زۆر مهمە یعنی شتێک نییە کە لە توانای ئێمەیان نەبێ شتێک نیە لە توانای حکومەت و هاوڵاتی و ڕێکخراوەکانە نەبێ بۆیە گەر هەمومان یەک هەنگاو بنین دڵنیام هەنگاوی هەمومانەوێت بە هەنگاوێکی گەورە بۆ پاراستنی ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی هەروە ئاوی ئاوڕۆکانمان پاکردنەوەی ناوچەی تانجەرە و درێژایی ڕووبارانی کە لە دەوروبەری شارەکان هەمانە. بۆ پاراستنی ڕووبار و دەریاچەکان لە پیسبوون دەبێت چارەسەری بەپەلا بۆ ئاوەڕۆی ماڵان و نەخۆشخانە و کارگەکان بکرێت پێش ئەوەی بڕژێنە ڕووبارەکانەوە بۆ ئەمەش پێویستە کار بکرێت بۆ دروستکردنی پرۆژەی چارەسەری ئاوی ئاوەڕۆی شارەکان و کارگەکان و نەخۆشخانەکان و دەرچواندنی یاسای تایبەت بە پاراستنی ئاو لە کوردستان کە تا ئێستا هیچ یاسایەک بوونی نییە بۆ پاراستنی سەرچاوە ئاویەکان.